لە هەرێمی کوردستان هاوڵاتیان گرنگجێکی زۆر و تایبەت دەدەن بە خورما و جۆرەکانی، هەر بۆیە بەرهەمی خورمای چەندین وڵات لە کوردستان بەردەستە. ئەو خورمایی لە کوردستان دەست دەکەوێت بەشێکیان ناوخۆی عێراقین و ئەوانی تریش هاوردەی وڵاتانی ئێران و فەڵەستین و سعودیە و چەند وڵاتێکی ترن کە بەرهەمی هەر وڵاتێکیش لە چەند جۆرێک پێک دێت. ئەوەی زۆر خواستی هاوڵاتیانی لەسرە جۆری برێمە کە بەرهەمی ناوخۆی عێراقیە. بابەتیش زۆرە، هەر وڵات و چەندان بابەتی هەیە، بەس چەند بابەتێکی کە خواستی زۆرتی لەسرە بەپێی کاتەکە بێ یان ئەوە تەیە زۆری نەوعی خورمایەکە بێ، ئەوە فەرق دەکات لەو بابەتانە. خورمای عێراقیەکان کە لە ناو کوردەواری خۆمان پێی دەگوترێت چکولێتی، خواستی زۆر لەسرە. بابەتی کەمان زۆرە هە لە عێراقیەکان وشکن، ناویشیان وەکو عەجوەی عێراقیە و خیاڕیە و چەندان بابەت ئەشرەسیە، هە لە قەدیمیشان ئەو بابەتانە فرۆشاینە. برێمی، بەڕعی، بەربەن، ئەشرەسی، خەسڵاوی و پیاڕوون لە دیارترین جۆرەکانی خورمای عێراقین کە خواستی هاوڵاتیانی لەسرە. لە مانجی پیرۆزی ڕەمەزانیش خواست بۆ چەند بەرامبەر لەسەر خورما زیاد دەکات. خورما کاتی پێڕاگەیشتنی کاتی هاوینە، خورما پێڕادەگاتن و ڕغبەتیشیش زۆر لەسرە خورما و ڕوتابی عێراقی. ڕوتاب یعنی شل، خورما یعنی تۆزێک چکولێتی بی. خورمای عێراقی ڕغبەتی زۆر لەسرە بە تایبەت مانجی ڕەمەزانی پیرۆز. خورمایەکان زۆر نەوعی هەیە، خورمای عێراقی بەرعی هەیە، بەربەنی هەیە، خەستاوی هەیە، پیاڕۆمی هەیە، زۆر نەوعی هەیە و فەڵەستینیش مەجهولی هەیە، سعودیش حەجوەی مەدینە منەوەڕێ هەیە کە زۆر بەڕغبەتە و خەرک زۆر عەزی لێ دەکات. خورمایەکی پیرۆزە. گرنگترین جۆرەکانی خورما لە هەرێمی کوردستان لە جۆری سعودی و فەلەستینین کە بۆ هەر کیلۆیەک نرخەکەی 20,000 دینارە. هەرزانترینیشان هاوردەی وڵاتی ئێرانە کە نرخەکەی لە نێوانی 2,000 بۆ 2,500 دیناردایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.